لە دۆخێکی پڕ قەیراناویدا پاش سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی کاری لە بەردەم سەدان کاسبکار لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتەوە و دەرفەتی کار لە بەردەم وەبەرهێنەران و سەرمایەدارانی کوردستان و دەرەوەی کوردستان دەکاتەوە کە لێرەدا ئاماژە بە چەندین پرۆژەی جۆربەجۆری پیشەسازی کوشتتوکاڵی ئاوەدانی نیشتەجێبوون کارەبا چەندین پرۆژەی جۆربەجۆر لەم بە دوادا چوونەماندا دەمانەوێت بزانین پرۆژەکان بە چ شێوەیەکە چۆن ئەوانەی بێکارن دەتوانن سوود وەرگرن لەم پرۆژانە و وەبەرهێنەران ئایا دەتوانن بەبێ واستە پرۆژەکانیان لە کوردستان جێبەجێ بکەن یاخودنا. دەمەوێت بەڕاستی ئەوە بزانم پێشتر قسەی زۆر لەسەر وەبەرهێنەران بوو کە باسییان دەکرد کاکە هەر پرۆژێک لە کوردستان جێبەجێ بکەیت دەبی کەسێک شریکت بێ دەبی واستەت بێ دەبی لە حسەیەک بدەیت بە کەسێک تاوەکو پرۆژەکە جێبەجێبی بەڕاست ئەو پرۆژانەی کە ئێوە ڕاتانگەیاندوە لە هەموو کەرتەکان بەبێ واستە وەبەرهێنەر دەتوانین لە کوردستان ئەنجامی بدات ئەمەی کە ئێمە کردیتمان لەناو ئەو مجەلەدەی کە پێم ناومان نووسیە پلانی وەبەرهێنان بە دڵنیاییەوە ئێمە هەموو تەسیلاتێک دەکەین و هەموو ئاسانکاریەک دەکەین بۆ بەرهێنەران بۆ ئەوەی ئەو شەریکاتیە و ئەو دیاردانەی کە ئەگەر لە ماوەی ڕابردوو هەبوو بێتن لە ماو دوانەمێنێتن ئەعلانمان کردووە و لە هەموو شوێنێکیش بڵاوی دەکەینەوە هەر کەسێ ئەو دەرگا کراوەیە دەرگای وەبەرهێنان بۆ هەموو وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و بیانیش کراوە لەم بارەوە دڵنیایی دەدەن دڵنیای 100% دەدەین کە بە هیچ شێوەیەک نە واستە لە وەرگرتنی پرۆژە دەبێت نە قبول دەکەین شەریکاتی پەناپێچ هەبێ یان فرۆشناوی پرۆژە هەبێ ئێمە چەندی حاڵاتیشمان هەبووە زانیتمانە پرۆژەکانمان هەڵوەشاندیتەوە هەلو چەند لە ماوەی 6 مانگە ڕابردوو بەدەیان حاڵات ئێمە زانیتمان کە مەشاکلی تێدا هەڵمان وەشاندیتەوە دیسان کردیتمانەوە دەرفەتی وەبەرهێنان باشە بۆ لە ئێستا پرۆژەی وا گرنگ و حەساس کە ئێوە باسی لەوە دەکەن دەرفەتی کار هەڵی کار بۆ بەردەم بێکاران دروست دەکات و پرۆژەکەش هەمە جۆرە و چۆن ئەم لەم دۆخە طبعاً ئێمە لە کابینەی نوێم کە دروست بوو جەنابی کاک مەسرور لە پەرلەمان کارنامەکەی خوێندەوە باسی بابەتێکی گرنگی کرد کە بابەتی تەنویعی اقتصادە جۆراوجۆرکردنی ئابووریە جۆراوجۆرکردنی سەرچاوەکانی داهاتە کە پێمان وایە وەبەرهێنان دەبێتە بەشێکی گرنگ لەو جۆراوجۆرکردنە لە کەمکردنی پشتبەستنی دارایی بە نەفت کە ئەمڕۆ دەیبینی لە قەیرانی هەڵبەز و دابەزی نرخەکاندایە و اقتصادی وڵاتانیش لە بە هەمان شکل ئەوەی تێدا پێمان وایە ئەو پلانە بەو پلانە ئێمە دەتوانین هەم بنکایەکی ئابووری باش لە هەرێمی کوردستان دروستکە لە هەموو کەرتە اقتصادیەکان و دەتوانین جۆراوجۆرکردنی داهاتیش بۆ حکوومەتی هەرێم و بۆ خەڵکی کوردستان دابین بکەین کە ئەوەندە پشت بە کەرتی نەفت نەبەسترێتن و ئەو نەخۆشی اقتصادیانەی کە لەگەڵی دروست دەبن باشە چێ دەتوانی وەبەرهێنان بکات ئەوانەی کە بیانەوێ پرۆژە ئەنجام بدەن چێن ئەو کەسان هەموو خەڵکێک ئەوەی کە پارەی هەیە سەرمایەدارە بازرگانە پارەی هەیە دلیلی وەبەرهێنان لە بەردەستی خۆیەتی دەتوانی خۆمانە و بێگان هەر کەسێک لە کوردستان و دەرەوەی هەرێم چونکە ئێمە پلانەکەمان بە سێ زمان بڵاو کردیتەوە کوردی عەرەبی ئینگلیزی بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو دنیا ئێمە ئەعلانمان کردووە بێن پرۆژە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن لەو سێکتەرانەی کە ئێمە دەستیچانمان کردووە و زەڕور بۆ خەڵکی هەرێمی کوردستان باشە سێکتەرەکانت باس کرد من پێم خۆشە بچینە ناو تەفاسیلی ئەو سێکتەرانە یعنی خەڵکێک هەیە زیاتر کار لە بواری پیشەسازی دەکات هەیە لە کوشتتوکاڵ دەکات هەیە چوزانم لە نیشتە جێبوون دەکات بەڕاست هەمووان دەگرێتەوە یان ئێمە سێزدە سێکتەری ئەساسی ئابووری لە ناو یاسای وەبەرهێنان ڕێگەی بە ئێمە داوە کە ئێمە بتوانین وڵاتی وەبەرهێنان پێ بدەن هەمووی تێدایە 1055 پرۆژەیە زیاترینیان پرۆژەی پیشەسازیە لە زمانی پرۆژە پیشەسازیەکان پیشەسازی خۆراکی تێدا کە پشت بە کەرتی کشتتوکاڵی دەبەستێتن ئێمە ویستیتمان تەوازونێک ڕاگرین لە بینی سیناعە لە بینی کشتتوکاڵ لە بینی سیاحە و کەرتەکانی تریش تاکو کوردستان لە هەموو کەرتەکان پێکەوە بتوانین گەشە سەندنی ئابووری تێدا دروست بکرێتن و بەرەو پێشکەوتن بڕۆن باشە مەرجەکان چییە؟ ئەو کەسێک کە بێت چی مەرجێکی دەبێ هەبێت؟ دەبێت پارەدار بێ
زەمانەت بکە کە پارەدارە ئەمە یەک دوو زەمانەتی ئەوان پێ بڵێ کە ئەو ئیشانەی پێشتر کردوویەتی تێدا سەرکەوتوو بووە وەبەرهێنەرێکی حەقیقیە ینی بە کورتی وەبەرهێنەرێکی دروستە و دەتوانی ئەو ئیشە جێبەجێ بکاتەوە. با بزانین گرنگترین ئەو پرۆژانەی کە لە پرۆژەکانی ئێوەدا هەیە وەبەرهێنەرێک بێوێ ئەنجامی بدا لە کوردستان چ جۆرە پرۆژەیەکن بەڕاست؟ سەبارەت بە پرۆژەکانی ئێمە بەلای ئێمە وەکو وەبەرهێنان و حکومەتی هەرێمی کوردستان هەموو پرۆژەکانی ئێمە گرنگن بەڵام گرنگترین و ئەولویەتی حکومەتی هەرێمی کوردستان پیشەسازیە کارتی پیشەسازی کە ئێمە هەمیشە هەوڵی ئەوە دەدەین دەڵێن دەبێت سەرمایه‌نی سەرچاوی داهاتی حکومەتی هەرێمی کوردستان دەبێت جۆرا جۆر بکرێتن ئەمەش بەوە دەکرێتن کەوا لە کەرتی پیشەسازیەوە دەست پێ بکەین بۆیە گرنگترین پرۆژەکانی ئێمە لە کەرتی پیشەسازی. باشە تۆ باز لەوە دەکەن ئێوە باز لەوە دەکەن دەڵێن کاکە دەبێت پارەدار بێت بەڵام خەڵکێک هەیە مەبلەغێک پارەی هەیە نازانی چانسی ئەوەی هەیە وەبەرهێنان بکات لەو پرۆژانی کێوە هەتانە ینی بۆ نمونە کەسێک خاوەنی 100 میلیۆن دلار هەیە خاوەنی 1 میلیۆن دلارە ئایا هەموو وەبەرهێنەرە خاوەن پارەدارێک دەتوانێت بەشداری لە پرۆژەکاندا بکات؟ پێش ئەوەی وەڵامیەوە پرسیارت بدەمەوە بۆی کە باسی گرنگترین پرۆژەکان کرد ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئەولویەتی ئێمە پیشەسازیە پرۆژەی گرنگتری شمان هەیە و گرنگن بەلای ئێمەوە بۆ نمونە ئێمە تۆڕی ڕێگاوبانی خێرا دەکرێتن هەموو هەرێمی کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە کامانە پرۆژەی زۆر گرنگن و چارەنووسسازن بە هەمان شێوە هێڵی ئاسنین بە هەمان شێوە دەکرێتن فڕۆکەخانەکان ینی دەکرێتن ئەمەش بەپێوە بکرێتن وە کۆمەڵێک پرۆژەی دیکەشمان هەیە کەوا بێتن بە نسبەت ئەوەی کەوا پرۆژەی ڕێگاوبانمان هەیە شەمەندە فەرمان هەیە فڕۆکەخانەمان هەیە هەموو ئەو پرۆژانەکەوا دەکرێتن وە چەندین پرۆژەی دیکە کە لە بوارەکانی دیکە لە سێکتەرەکانی دیکە هەن کە جگە لە سێکتەری پیشەسازی بە گرنگی دەزانین و وە پێویستیشن بۆ هەرێمی کوردستان. باشە کەسێک دێ دەڵێ کاکە من پارەدارم دێم یەکێک لەو پرۆژانەی کە ئێوە ڕاتانگەیاندووە سەیری دەکات دەڵێ من دەمێ ئەو پرۆژەیە بکەم بەڵام پرسیاری ئەوە دەکات دەڵێ کاکە ئێوە چی بە من دەدەم من پارەکە دەینم لەم دۆخە پارە دەدەم و پرۆژەکەش جێبەجێ دەکەم بەڵام دەستەی وەبەرهێنان حکوومەتی هەرێم چی بە وەبەرهێنەرە دەدەم؟ خۆشبەختانە یاسای وەبەرهێنان ماف و امتیازاتەکانی وەبەرهێنەری دیاری کردووە یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان کە ئێمە هەمیشە شانازی پێوە دەکەین و کە یاسایی وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006 کە دەڵێن بە دۆستی وەبەرهێنەر ناسراوە گەر بەراورد بکەین بە هەموو وڵاتانی دەوروبەر زۆرترین امتیازات دەداتەوە وەبەرهێنەر کە ئەمەش خۆی لە چەند خاڵێک دەگرێتەوە یەکەمیان ئەوەیە کە زەوی دەتوانین بە نرخێکی زۆر هاندراو دەدرێتەوە بەرهێنەر بە بەراورد لەگەڵ هەموو وڵاتانی دەوروبەر زەویان پێ دەدرێت. خاڵی دووهەم 5 ساڵ دەبەخشرێن لە گومرک لە بۆ هێنانی ئەو ئامێر و کەلوپەلانەی کە پێویستن لە بۆ پرۆژەکانیان بەبێ بازیشیان لێوەرناگیرێت لە بۆ ماوەی 10 ساڵ ئەو پرۆژەیە باج نادات. پرۆژەکانی دەستەی وەبەرهێنان لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکجار زۆرن چەندین سێکتەری جۆر بە جۆر دەگرێتە خۆ هەر کەسێک لە هەر بوارێک کاری کردبێت شارەزایی هەبێت دەستەی وەبەرهێنان پرۆژەی بۆ ئامادە کردووە دەتوانێت لە جیاتی ئەوەی کە پێشتر بەبێ پشتگیری حکوومەت کاری دەکرد ئێستا بە شێوەی ڕسمی کاری خۆی بکات بۆ نمونە سێکتەرەکان چین دەتوانێت لە ژێرخانی ئابووری
پرۆژەی هەبێت ئیتر هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە بزنس و بە ئابووری کوردستانەوە هەیە دەتوانی پرۆژە پێشکەش بکات کەرتی ڕۆشنبیری و لاوان هونەرمەندێکیش دەتوانی پرۆژەی هەبێت کەرتی بازرگانەکان بە هەموو شێوەیەک دەتوانن بەشیان هەبێ و وە پرۆژیان هەبێ کەرتی نیشتە جێبوون و ڕێگاوبان کەرتی کاروباری کۆمەڵایەتی کەرتی تەندروستی خوێندنی باڵا پەروەردە گواستنەوە گەیاندن کارەبا دارایی و بانکەکان گەشت و گوزار کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو دواتریش پیشە سازیە بازانین بۆ کەرتی کوشت و کاڵ دەستەی وەبەرهێنان چ جۆرە پرۆژەیەکی هەیە جوتیاران چەندە سوودمەندە. دکتۆر لە ڕابردوودا ئیشی زۆر لەسەر پێترۆڵ بوو دەمان بینی بەنزیخانەی گەورە دەکرێتەوە چوزانم پاڵاوتگا حکوومەتی هەرێم گرنگی و باخی بە پەترۆڵ دەدا بە شێوەیەکی گشتی ئێوە دەڵێن پرۆژەکانمان فراوانە بابزانین لە کەرتی کوشت و کاڵ لە تەندروستی بەڕازەوە ئەو پرۆژانەی کە دەتانەوە بەرهێنەرێک ئەنجامی بدات چۆن جوتیارێک دەتوانێت سوودمەند بێت چۆن کەسێک کە لە کەرتی تەندروستی کار دەکا و شارەزایی و ئەزمموی هەیە و پارەدارە چۆن دەتوانێت لەو بوارەدا پارەکە بێنێ و پرۆژە ئەنجام بدات هەموو کەسێک دەتوانێت سوودمەند بێت لەو پلانی وەبەرهێنان ئەوەی بڵاومان کردیتەوە لەبەرەوەی هەموو کەرتەکانی ئابووری دەگریتەوە لە تەندروستی و لە کشتتوکاڵ و پیشەسازی و ئەوانی تریش ئەو پرۆژانە فەرقیان هەیە لەگەڵ پرۆژەکانی پێشتر کە ئەمە بڵاومان دەکردەوە وەکو فرەسەت استثماری عەلامان دەکرد لەبەرەوەی پرۆژەی بچووکیشی تێدایە جاران ئەمە پیاوانی کار و یارمەبەرهێنەران شەرتێکمان لەسەر دادانە کە پرۆژەکەی لە 3 میلیۆن دلار کەمتر نەبی اینجا دێتە بواری وەبەرهێنان قال بۆ بەرهێنان ئێستا ئەو پلانەی ئێستای کە بڵاومان کردیتەوە پرۆژە بچووکی تێدایە ینی کەمترین پارە چەندە بۆ نمونە پێشتر پارە ئەو معیارەماندانەنا ئێستا سەیری پرۆژەکان دەکەن شێوەی هەر پرۆژێ خزمەتی کۆمەلگا و ئابووری کوردستان بکە بۆکەی دەدەن بتاکید ئیتر ئەگەر دروستکردنی داوێک بێت تا دەگاتە فڕۆکەیەک بتاکید هەمووی وایە بەم شێوەیە لەبەرەوەی جەنابەت ئیشارە ئاماژە بەوەدا کە پرۆژەکان ژمارەیان زۆرە ئێمە دەمانوێت هەرچیەک هەیە لە سوپەرمارکت و مۆڵەکانی کوردستان هەرچی خۆراک هەیە هەرچی کەلوپەل هەیە ئەو پرۆژانە جێگای ئەوانی هاوردن ئەوانە جێگای ئەو پرۆژانە بگەن کەوایە ئێوە بە وەبەرهێنەر دەڵێن بە خەڵکی کوردستان دەڵێن کاکی برا چی لە سوپەرمارکێتەکان دەبینی هەرچی بەرهەمە تۆ کامە بەرهەم دەتوانی ینی دروستی بکەیت لە ڕێگەی کارگەکەتەوە ئێمە ئامادەین هاوکاری بکەین ڕاستەوە بەم شێوەیە بەڵێ شەرتیش نیە ئەو 1055 پرۆژەیە ئەگەر پرۆژە بیرۆکەیت کەی لە بیریتی بابی پێشکەشی بکە وەکو پرۆژێکی وەبەرهێنان ئێمەش پەسەندی دەکەین و پژگیری دەکەین و ئیجراعاتی بە تەواو دەکەین باشە ئێمە 4 پارێزگامان هەیە دکتۆر ینی پرۆژەکان کەسێک لە هەڵەبجە بێ دەتوانێت لە هەولێر پرۆژە ئەنجام بدات لە هەولێر دەتوانێت لە هەڵەبجە ئەنجام بدات زۆر تەبیعیە ئەتیادیە بەڵێ کراوەیە دەرگاکان کراوەیە ینی حیسابی جغرافی نییە ئەو پرۆژانەی کە پێشتر ئیجازەمان پێدایە نزیکەی 980 یا 70 پرۆژە وڵاتمان پێدایە پرۆژێ وایە خەڵکی زاخۆی لە هەولێر کۆمپانیایکی کردوتەوە و کار دەکات خەڵکی هەولێر لە سلێمانیە خەڵکی سلێمانی لە دۆکە زۆر تەبیعی باشە بەڵام ئێستا تۆ ئەگەر لەگەڵ هەر کاسب کارێکەوە بەرهێنەرە قسە بکەیت دەڵێ کاکە کارگەی چی دابنێم بۆ نمونە فەلاحێک بەرهەمەکەی ساڵانە هەنجیری هەیە یاخود سێوی هەیە دەڵێ کاکە من هەر بە کارگەیەک دابنێم لە ئێرانەوە دێ لە تورکیاوە دێ بەرهەمەکەی من دواتر زەرەر دەکەم ئێمە دوای ئەوە بەرنامەجی حکوومەتە دیراست دەکرێت بە پێی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی دارایی ئەوانش بەرنامی خۆیان هەیە لەبەر ئەوەی حمایە منتەج ئەو هەمووی تەفعیل دەکرێتن ئێوە بە شێوەک لە شێوەکان کەفاڵەتی ئەوە دەکەن کە وەبەرهێنەر زەرەر نەکەن ناهێن قبول ناکەن زەرەر بکە ئەمە کار دەکەن لە بۆ ئەوەی بە وەبەرهێنەر قازانج بکە و دواتر قازانجەکەی
پرۆژەی تکەی پێ ئەنجام بدات. سەبارەت بە کەرتی تەندروستی ئێمە دەبینین نەخۆشخانەی باشمان هەیە تا ڕادەیەک ئەهلیە پرۆژە جێبەجێ بووە بەڵام پرۆژەکانی تایبەت بە تەندروستی چییە دەتانەوێت چی بکەن؟ ئەو وەبای کۆرۆنا زۆشتی کەشف کرد لە بۆمان دەرچوو پێویستمان بە پیشەسازی مستلزماتی طبیە ینی معامل و مەسانی مستلزماتی طبی هەوی لە کوردستان لە زیاتی خەستەخانەکانی ئەوەی ئێستا مەوجودن خەستەخانەی ئەمراضی وبائی معالجة الأمراض الوبائية پێی دەڵێن ئەوانە دروست بکرێن ئەوانە کەوە پێداویستەکانی پزیشکی بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە لە لەفافی ڕابگرە تا دەرزی تا هەموو ئەو پێداویستە لەو دەستەوانە و لەو کەمامانش ئەوانە ئێستا وا دەرکەوت لە کۆرۆنا کە زۆر نوقسانیمان هەیە و پێویستمان بەو پیشەسازی مستلزماتی طبی هەیە. لە پرۆژەکاندا ئاماژە بەوە دەکەن کە دەرفەتی کار لە بەردەم خەڵکێکی زۆری بێکار دروست دەکات بە هەزاران کەس دەتوانن لەو پرۆژانەدا کار بکەن بەڵام زۆر زار جێبیستیەوە دەبین کاکە لەم وڵاتەدا هەر پرۆژەیەک دەکرێت کرێکاری بیانی دێتە کوردستان دەرفەت لە بەردەم کرێکاری خۆمانە نابێت. پێشەکی بەخێراتنتان نەکەم بدایەتی ئەم ڕاگەاندنی ئەم پلانەمان بە هەمانگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بووە کە لەگەڵەوانە ئیشمان کردووە و ئەو پرۆژانیان بۆ ناردرین کە لە هەموو ناوچەکانی کوردستان پێویستە کە نزیکەی 1000 پرۆژە زیاترە لە هەموو سێکتەرە جۆرە و جۆرەکانە بەڵام خۆشحاڵانە زۆرترین دەرفەت لە سێکتەری پیشەسازیە چکە خۆ دەزانی بەرەو پێشچوونی وڵات گەشەپێدانی وڵات لە ڕووی ئابوووریەوە لە هەموو وڵاتێکدا پیشەسازیە کوردستانیش پێویستی بە پرۆژانەیە. بەڵێ ئێمە لە زوالەوە پێش زۆرترین سێکتەر لە وەبەرهێنانە سێکتەری پیشەسازی بووە کە نزیکەی 200 پرۆژەی پیشەسازیمان هەیە کە لە 138 وەبەرهێنانە بەڵام هەندێک پرۆژەشمان هەیە ڕاوەستاون لە بەرەوەی کاتی خۆی پلانێکی وا تۆکمە نەبووە لەوانەیە سینی بازاری نەکردی بێت کە ئایا چەند سوود و کاریگەری هەیە بەڵام ئەم پلانە خۆشحاڵە و وەزارەتەکان زۆر ئیشانتیاکرد خۆشمان لیژنەی تایبەتمان هەبووە بەم پلانە و ئیشمانتیا کردووە بەنسبەت دەرفەتی کاریش خۆش دەزانێ پرۆژە پیشەسازیەکان هەمیشەی و بەردەوامن تۆ معمەلێک دائنەی هەتاییە و ئەو معمەلە داناخرێ و دەرفەتی کاری هەیە و ئیش ینی ئەو مەرجەی تێدا کرێکاری خۆمانە تێدا بەڵێ ئێمە لە ڕەشنووسی قانونەکەمانە لە تعدیلی هەموارکردنی قانونەکەمان ئەومان جێگە کردوتەوە کە ئەگەر هەر هەمووشی هاوڵاتی و کرێکاری کوردستان نەبێ ئەبێ نسبەیەکی زۆر باش دیاریکرێنەوەک خاوەن وەبەرهێنەرەکان خۆیان بچن کام کرێکار هەرزانەیان بچن لە دەرەوە بهێنن ئەمەمان دیاری کردووە بە خاڵێک لە قانونەکە. لە بەرنامەی کاری ئەم حکوومەتەدا زۆر جار سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی لەوە کردوتەوە کە ئەم کابینەیە لە خەمی ئەوەدایە بۆ لە مەودووە دەبێ سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان زێدە بن گۆڕانکاری بەسەردابێت نابێ ئیتر تەنها لەسەر نەود ئێمە پشت ببەستین. لە ڕابردوودا کۆمەڵێک پرۆژە هەبووە پرۆژەی پەترۆڵ پرۆژەی نیشتە جێبوون بەڵام هەندێک جار وەکو دەبیندرێ ئێستا هەرێمی کوردستان کەوتۆتە قەیران دەمانەوێت بزانین ئەم جارە ئەو پرۆژانە چ گۆڕانکاریەکیان بەسەردادێت بە تایبەت پرۆژەکانی نیشتە جێبوون. ئێستا من لەم پلانەدا کۆمەڵێک پرۆژەی گەشتیاریدا دەبینم بزانم پرۆژە گەشتیاریەکان لەم کابینەیەدا چی دەکرێ و چۆنیش دەبێت.
پرۆژەکانی نیشتە جێبوون پرۆژەکانی گەشتیاری چ گۆڕانکاریەکی بەسەر دەهێنرێت بە تایبەت لە ڕابردوودا دەمان بینی هەروە بەرهێنەرێک دەهات دەیگوت کاکە من لە نیشتە جێبوون کار دەکەم ئێستا ئەو دەرفەتە ماوە یان گۆڕانکاری بەسەر داهاتوە کاک سەربەست بە پێی ئەو پلانەی کە ڕاگەیەندرا پلانی 2020 نزیکەی 10,000ەکەی نیشتە جێبوون بە تەخمینە تەوان ڕادەگەیەندرێ وەبەرهێنەری نوێ دەتوانی بێجێبەجێ بکە لە ڕێی ڕێککەوتن لەگەر چین و توێژی دیاریکراو یان لەگەر وەزارەتی دیاریکراو ئالێتەکان ئەوەیە کە دەبی بە پرۆژەکان بە قسەی درێژخایان بن ینی على الأقل لە ماوەی 10 ساڵێک زیاتر بی 10 ساڵ بۆ چین و توێژی تایبەت بەرەبەرێ مەبەستان چێ لە چین و توێژ بابرین کرێنشینان یان کارمەندانی وەزارەتی کشتتوکاڵ کرێنشینان ئەوانەی کە کرێکی بن لە پلانەکەی دەستەی وەبەرهێنان پرۆژیان بۆ هەیە بۆ بەرهێنەر پاشەوەی داواکاری خۆی پێشکەش دەکات بە هاوکاری لەگەڵ سندیکای کرێنشینان کە دەبی بە ڕێککەوتنێک لە بینیان هەبی ئەوەی دەستەی وەبەرهێنان مەرجیتی ئەوەیە کە قستەکان دەبی درێژخایان بی 10 ساڵ زیاتر بی و قستەکان کەم بن ینی مانگانە لارێکی کەم بێت $150 تێپەڕ نەکە زیاتر نەبی کەوای پرۆژەی نیشتە جێبوون دەمینێتەوە تایبەتەکە بە هەمیش لۆ هەموو چینی توێژەکانە زۆر باش بە ئالیەت و ڕێنمایی نوێ ینی حتا نابی نرخی یەکەکانی زۆر بەرزبی نابی ینی بگەیشتە 6 دەفتەر و 7 دەفتەر وانە دەبی قازانجی فەقیرە 100% سەبارەت بە پرۆژەکانی گەشتیاری چه پرۆژەی گرنگمانەیە ئێمە هەموو جار ئەو قسە دەکەینەوە خەڵکی کوردستان دەڵێ کاکە کوردستان دەوڵەمەندە ناوچەی گەشتیاری زۆرمانەیە بەخوا بەس بە پارەی گەشتیاری دەتوانین بژی چه پرۆژەیەکمان هەیە لە پلانە نوێەکەی تاوان ئەو پلانەی ئەمە حاضری دەکەین بە پشتبەستن بە پلانی وەزارەتی پەیوەنددارەکان ئەوەی لە پلانی دەستەی گەشت و گوزاری هەرێم و وەزارەتی شارەوانی هاتیە بەدایان پرۆژەی گەشتیارین لەوانە لە چای هەڵگورد چەندین پرۆژەی گەشتیاری هاتووە لە منطقەی تەوسکەی هۆتێلی 6 ئەستێرە لە کوردستان پرۆژەکان زۆرن تەوزیع بوونە سەر هەموو ناوچەکانی کوردستان بەپی پێویستەکان پلانەکەی ئێستا لە وێبسایتی دەستەی وەبەرهێنان خرایتە ڕوو هەر وەبەرهێنەرێک نیازی هەر پرۆژێک لەوانە جێبەجێ بکە دەتوانی پرۆپۆزەڵ پێشکەش بکە و دەستەی وەبەرهێنان زۆرترین ئاسانکاری پێشکەش دەکات باشە سەبارەت بەوەی کە ئەو پرۆژانە تا ڕادەیەک پەیوەندی بە گەشتیاریەوە هەیە لە ڕابردووشدا زۆر جار گلەی وەبەرهێنەرەکانمان بیستووە کە کاکەوانە سەربەخۆ ناتوانن کار بکەن ینی بۆ تەقدیمکردن بۆ هاتنە پێش پێویستیان بە پشگیریەک هەیە پشگیری لە چێ؟ یانی خەڵکێک دەڵێ واستەی دەوێت بۆ کاکە بابێن تەقدیمکەن ئەوە جێ دەستەی وەبەرهێنان دیارە ئەگەر پێشتر بربەستە هەبووبی ئەکید لە ئێستادا شتیوانە پێشتریش ئەم شتیوان نەزانێ مهم هەر وەبەرهێنەرێک هەر کەسێک خۆی بە ڕێگر دەزانی بیانی ڕێگری هەیە لە بەردەم بابێ ئەوە دەستەی وەبەرهێنان لێرێ ئەمە تونترین ئیجراعات دەکەین ئەوەی ئێستا هەیە هەم تەوزیعکردنی پرۆژەکان هەم پێدانی هەلی وەبەرهێنان خۆراگەاندنی ئەو پرۆژانە بە شەکلەوەی لۆی فڕۆسی یەکسان هەبی لە بینی هەموو کەسێکی چێ مستەسمری حەقیقیە بابێ پرۆژەکەی خۆی جێبەجێ لە کێکەوە بەرهێنەر دەتوانی پەیوەندی بە دەستەی وەبەرهێنان لەو ڕەوە ئەمە دەستمان بەداوام کردێ لە ڕێی وێبسایتی دەستەی لە ڕێی ئەو ڕقم تەلەفۆنانی هەن لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی شارەکان و بەڕێوەبەراتی یەکە ئیداریەکان دەتوانن داواکاری پێشکەش بکەن و پرۆژەکان جێبەجێ بکەن. سەرچاوەکانی زانیاری سەبارەت بە پلانی دەستەی وەبەرهێنان لە تۆڕی ئینتەرنێت دەتوانن لە ڕێگای گوگڵەوە بنووسن کوردستان investment.org کە ئەمە یەکسەر زانیاریتان پێدەدات هەروها لە ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرچاوێکی دیکە boi.gov هەروها .krd ڕاستە و خۆ ئێوە دەستنە سەر ماڵپەڕی دەستەی وەبەرهێنان دەتوانن پلانەکە بە شێوەیەکی پخت ببینن بە زمانی کوردی ئینگلیزی عەرەبی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت دەستەی وەبەرهێنان ئاماژە بەوە دەدات هەموو ئاسانکاریەکی کردووە بۆ ئەوەی لە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان هەر وەبەرهێنەرێک بێ پرۆژەی جۆر بە جۆر دروست بکات ئەوان ئامادەن ئەم پرۆژانە بدەن بە وەبەرهێنەرەکان ئاسانکاریان بۆ بکەن و ئەوانش لە ڕێگای ئەم ماڵپەڕەوە زانیاری تەواو دەتوانن وەربگرن. هەر کەسێک جوتیارێک کاسبکارێک سەرمایەدارێک دەتوانێت
بەشدار بێت لە پرۆژەکان ئەوان دەڵێن ئەوەی کە گرنگ بێت لە لای وەبەرهێنەر ئەوەیە واستە و واستەکاری نییە هەر کەسێک بیەوێت خزمەت بکات بیەوێت گرنگی و بایەق بە بەرهەمی خۆمانە بدات دەرگاکانی ئەوان واڵایە هەر کەسێکش سکاڵای هەبوو بە هەمان شێوە دەتوانێت سکاڵای خۆی تۆمار بکات و دەستگاکان ئاگادار بکاتەوە و بە دوواداچوونی لەسەر دەکرێت تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.